لە شاری هەولێر تۆڕی دادپەروەری بۆ بەندیەکان ئاشکرای دەکات کە پرۆسەی چاکسازی لە بەندیخانەکان شکستی هێناوە چونکە تاوانباری دووبارە و سێبارە هەیە و تاوانبارانیش بەپێی تاوانەکانیان جیا ناکرێنەوە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا راپۆرتی تۆڕی دادپەروەری بۆ بەندیەکان تایبەت بە ڕەوشی بەندیخانەکان بڵاوکرایەوە و شوان سابر سەرۆکی تۆڕی دادپەروەری بۆ بەندیەکانیش گوتی لە 135 بەندیخانەکانی کوردستان و عێراق مادەی هۆشبەر تیادا بەکاردێت و 135 بەندیەکانیش هەوڵی خۆکوشتنیان داوە. کێشەی هەرە گەورەی سەرجەم ئەو گرتوخانانەی کە ئێمە سەردانیمان کردوون بە ڕێژەی 180 قەرەباڵغیەکی زیاد لە منطقی تێدا نەک لە پێویست لە سجل کە تەمەشای دەکەی 1400 کەسی بۆ دانراوە ئەو شوێنە بەڵام مەوجودی فعلی دەگەیشتە 11,000 و شتێک واتە لە دەقاتی خۆی زیاتر ستاندەردی نێودەوڵەتی هەیە بۆ پۆلینکردنی ئەوانەی کە تاوان دەکەن لە 100 چاکسازیەکان و گرتوخانەکانی عێراق و هەرێمی کوردستان پەیڕەو ناکرێت. ئەوەی کە تاوانی مخەدەراتە لەگەڵ قاتل لەگەڵ ئەوەیە کە سەریقەی کردو سەریقە لەگەڵ ئەوەیە کە بە سیارە لە دوو سێ کەسی داوە یان ئەوە تا حاڵەتێکی تەزویرە ئەوە خۆی بە پێی ستاندەردی نێودەوڵەتی نابێ ئەوانە تێکەڵ بکرێن. لە 135 ئەو شوێنانەی سەردانیمان کرد محاولاتی ئینتیحار هەبووە خۆکوشتن هەبووە. 135 ئەو شوێنانەی سەردانیمان کردن یا ئەوەتە مخەدەرات بە جۆرەکانی جیاوازی خۆی تێیدا گیراوە یا ئەوەتە ئەو حەبوو دەرمانانەی کە تەصنیف دەکرێت وەکو مخەدەرات تێیدا گیراوە. 95 لە 100 ئەو موسسانەی کە سەردانیمان کردن حاڵاتی دووبارە و سێبارە و چواربارە گەڕانەوە بۆ ئەنجامدانی تاوانی تێدا تۆمار کراوە گیرایەوە حکم دراوە بەر بۆ دیسان تاوانی کردوەوە هاکەسا خەڵکی تێدا بۆ 4000 تا 5000 ئاوا گەڕاوەتە سوجن بەمانەی ئەوەیە پرۆسەی چاکسازی لە چاکسازیەکانی عێراق و هەرێمی کوردستان فەشەلی هێنا. لەبارەی خاڵارێنیەکانی ناو بەندیخانەکانی شوان سابر گوتی هەموو بەندیخانەکان پێداویستی پاک و خاوێنی دابینکرا و خواردن لە سەرەرکی دەوڵەت دابین دەکات. تیمی تەندروستی و توێژەری کۆمەڵایەتیان هەیە هەرچەندە ڕێژەکەشیان کەمە. 100% ئەو شوێنانە پێداویستیەکانی پاک و خاوێنی و بابڕێن ئەوەی پێدەگوترێت بۆ خۆپاکردنەوە شوشتن و ئەوانە دابین دەکات. 100% ئەو شوێنانی کە سەردانیمان کردوون سێژەمە خواردن لەسەر ئەرچی دەوڵەت بۆ ئەو کەسانە دابین دەکات کە دەگیرن. لە 195 ئەو گرتوخانە و چاکسازیانەی سەردانیمان کردوون تیمی تەندروستیان هەیە یاخود بنکەی تەندروستیان هەیە. 195 ئەو شوێنانە دیسان کە سەردانیمان کردوون توێژەری کۆمەڵایەتی لێیە. جیا لەم راپۆرتەی تۆڕی دادپەروەری بۆ بەندیەکان چەندەی جار ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ لەسەر ڕەوشی خراپی زیندانەکان و پێشەلکردنی مافەکانی مرۆڤ تێیاندا راپۆرتیان لەسەر زیندانەکانی هەرێمی کوردستان بڵاو کردوتەوە کە دیارترینیان راپۆرتی هیومان رایتس وۆچ بوو کە لە سەرەتای ئەم ساڵدا بڵاوی کردەوە و ئاماژەی بەوە کرد لە زیندانەکانی هەرێمی کوردستان لە ژێر شکنجەدا مێرمنداڵان ناچار دەکرێن دام بەوەدا بنێن کە پەیوەندیان لەگەڵ داعش هەبووە. ڕێکخراوەکە لەسەر زاری ژمارەیەک منداڵ و مێرمنداڵەوە بڵاوی کردەوە و ئەفسەرانی یاساییش بە لێدان و بەکارهێنانی تەزووی کارەبا شکنجەیان داون و زۆرێکیان پارێزەریان نەبووە و تەنانەت ڕێگا پێنەدراوە نووسراوی دامپێدانەکەیان کە ئاسایش بۆیان نووسیوە بیخوێندنەوە و بە زۆری پێیان واژوو کردوون. بەڵام وەک هەمیشە ڕێکخەری ڕاستپاردەی نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان راپۆرتەکەی بە درۆ خستەوە. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.